والتقنية المشاركة. کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی هاوبەشی نێوان ئەنجومەنی چاکردنی ئاستباشی خوێندنی کۆلێژەکانی ڕاگەیاندن لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی عێراق بە هاوکاری کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی سلەیمانیە لەژێر ناوی پەیوەندیە گشتیەکان و ڕاگەیاندن لە سایەی پەیوەندیکردنی دیجیتاڵیدا. ئەم کۆنفرانسە پرۆپۆزەڵێک بوو لەلایەن ئەنجومەنی چاکسازی جۆرایەتی لە پەیڕۆ و پرۆگرامی خوێندنی ڕاگەیاندن لە زانکۆکانی عێراق بە هاوکاری لەگەڵ زانکۆی سلەیمانی و چەند لایەنێکی سپۆنسەری تر هەستاین بەوەی کە بیر لەوە کرایەوانی کۆنفرانسێکی لەم شێوەیە بم بابەتانە کرد بە چەندین تەوەری جیاواز و تەوەری تێکەڵ کە تەوەری ئەو پەیوەندیکردنی سیاسی و کۆمەڵایەتی و دەرونی و ڕاگەیاندنە ینی کاریگەری چی بۆ هەموو لەمانە 57 توێژینەوە بەشدار بۆتیایە 36 توێژینەوە لێژێراوە ئەم توێژینانە لەسەر ئاستی هەموو عێراق بەشداری تیاکراوە لە دوهۆکە تا بەسڕا هەروەها لە دەرەوەی عێراقیش لە 6 وڵاتی تر بەشداری هەیە لە لوبنان لە سۆمال لە مسر ئەوانەی کە ئێستا لە بیرمە بەڕاستی. لە کۆنفرانسی زانستی نێودەوڵەتیدا کە لە زانکۆی سلەیمانی بەڕێوەچوو چەندین توێژینەوە لە بوارەکانی بەکارهێنانی سۆشیال میدیا و پەیوەندیە گشتیەکان لەلایەن توێژەرانەوە خرایە ڕوو. تەکنۆلۆژیا و پێشکەوتنی تەکنۆلۆژیا و تایبەتیش سۆشیال میدیا پێشکەوتنێکی ئەوتۆی بەخۆیەوە بینیوە کە بە جۆرێک وای لێ هاتووە لە کۆنتترۆل دەرچوو لە ژێر دەسەڵاتی ئێمەیان نەماوە کە زۆر جارە توانین بڵین بە دوو ئاراستەیە ڕۆشتووە ئاراستەیەکی سلبی و لەگەڵ ئاراستەیەکی ئیجابی ئێمە زەرورە بزانین کە چۆن بە شێوازێکی ئیجابی بەکارهێنین وەکو لە نمونەی ناو بەحسەکەشمانە ئەوە دەرکەوتووە کە کۆمپانیای کاراماکس توانیوێتی سوود لە بڵێن سوود لە سۆشیال میدیا وەرگێ بۆ ئەوەی کە بتوانێت جەماوەر بۆ خۆی ڕابکێشێ و هەر لە ڕێگەی سۆشیال میدیا و بەرنامە و پرۆگرامەکانی تەقدیمی جمهوری خارجی بکات. ئێمە ئەم توێژینەوەمان کردووە بۆ ئەوەی بزانین ئایا ژنان بەو شێوازی کە لە واقع نمایشی پرسە کۆمەڵاتیەکانی خوانەکەن هەر بەو شێوازەشە نمایشی پرسەکانی خوانەکەن لە دنیایەکی ئیفترازی ناواقعی وەکو سۆشیال میدیایە کە ئێمە زۆرێک لە ئامانجمان هەبووە و لە ئەنجامیشا کۆمەڵی دەرەنجاممان دەستکەوتوتەوە لە ڕاستیە ئەو ژنانەی کە وێنەی خۆیان یاخود بە ناوی خۆیان دانەناوە زیاتر توانیویانە لەم گروپانەیە ئەوەی کە هەستی پێەکەن لە ڕووی دەرونیەوە زیاتر بیخەنە گەڕ و زیاتر باسی بکەن وەک لەو ژنانەی کە بە ناوی خۆیان و بە وێنەی خۆیانەوەیە. زانکۆی سلەیمانی هەمیشە لە هەوڵدا بووە لە ڕێگەی کۆنفرانسە زانستیەکانەوە پەیوەندیەکی باش و پتە و لەگەڵ زانکۆکانی جیهان و ڕێکخرا و سەندیکاکان دروست بکات بە مەبەستی زیاتر بەرزکردنەوەی ئاستی توانای زانستی لە نێو زانکۆدا و پتەوکردنی پەیوەندیەکانی. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.